ئەم شێوازە لە کشتتوکاڵ لە کوردستان هەیە شتێکە لە خۆ مەژغوڵکردن و شتێکە لە خۆ خەڵەتاندن ناومان ناوە کشتتوکاڵ کۆمەڵە خەڵک خۆی پێوە خەریک کردووە ژیانێک جۆرێک لە بێکاری شاریوەتەوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر لە ڕوانگەیەکی ئابوووریانەوە تەماشای بکەیت ئەمە بە کەرتی کشتتوکاڵ دانانرێ بەڵکو ئەمە جۆرێکی زۆر سادەی کشتتوکاڵەوە خۆبژێویش نییە هەر جۆرێکی زۆر زۆر سادەیە و دەبینین مەسەلە باسی گەنم کرا ڕاست ئێمە بەرهەمێکی زۆری گەنممان هەیە لە چەند ساڵی ڕابردوو هەندێک ساڵ 300,000 تۆن هەندێک ساڵی 400,000 هەندێک ساڵ 200,000 تۆن زیاتر بووە لەوەی کە خۆمان پێویستمان پێی بووە بەڵام ئەگە وەرە وردی بکەینەوە لە بازاڕ شتێکی ترە بینین ئاردی تۆ لە تورکیاوە دێت ساوەڕەکەت لە تورکیاوە دێت ئالیکەکەت لە دەرەوە دێت ئالیکی ئاژەڵ و ئەوانە ئێم گەنمەی خۆمان چی لێ هات چ سوودێکی هەبوو چیمان لێ کرد دواتر ئێمە زۆربەی زۆری ئەو گەنمەی کە پێویستمانە لە بازاڕە پێویستمانە بە گەنمی ئاردە بەڵام زۆربەی زۆری ئەو گەنمەی دەکرێت گەنمی ساوەرە ئێمە نەمانتوانین تەنانەت نەوعیەتی گەنمەکەش بکەین بەوەی کە خۆمان دەمانەوێت و لانی کەم ئارد نهێنین لە دەرەوە ئێمە ئاردەکەمان لە دەرەوە هێنین ساوەرەکە لە دەرەوە هێنین ئالیکی ئاژەڵ لە دەرەوە هێنین کەواتە ئەو گەنمەی کە ئەڵێن گەشتوینەتە ئیکتیفای زاتی ئەویشتە سوودێکمان لێ وەرگرت ئەو عێراق ڕێستە لێمان وەرناگرێتەوە کەوتوونەتە کێشەوە خۆمان جوتیارانمان ئابووری وڵاتەکەمان کەواتە بەڕاستی ئەگەر لە ڕوانگەیەکی ئابووریانەوە تەماشای بکەین کەرتی کشتتوکاڵی کوردستان ڕخنەی زۆر جددی هەڵەگرێت و پێویستی پێداچوونەوەیەکی زۆرتر هەیە من دوای زۆر شتی ترم هەیە چونکە هەندێک جار باسەکە هەڵێن پلان نییە بەڕای من ئێمە هێشتا نەگەشتوینیتە قۆناغی پلان چونکە پێش پلان تۆ پێویستە فەلسفەی ئابووریانت هەبێ فەلسفەیەکی ئابووریانت هەبێ کە تۆ ئابووری تۆ بەرەو کوێیە و ئابووری کشتتوکاڵی تۆ بەرەو کوێیەوە کشتتوکاڵەکە چی جۆرێک بێت کە ڕووی ئابووری